سڵاوتان لێبێ خۆشەویستانی من هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر سەبارەت بە کۆنمرەکانی زانکۆی سەلاحەددین لەگەڵمان بن بینەر بن. لەم ڤیدیۆیە ئەمانەوەیە باسی کەمترین کۆنمرەکانی وەرگیرا و لە بەشەکانی زانکۆی سەلاحەددین لە کۆلێژەکانی بە پارالێل و ئێواران و زانکۆڵاین بەگشتی و بە پارێزگا بۆ ئێوە بەڕێز ڕوون بکەینەوە تاوەکو یارمەتی دەربێت سوودتان پێ ببینێت بۆ ئەو کەسانەی کە ئەیانەوێت کۆنمرەی بەشێکی دیاریکراو بەدەست بێنن تاوەکو بزانن ساڵی پار چۆن بوو ئەم ساڵ چۆن خۆیانی بۆ ئامادە بکەن تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن تاوەکو خزمەتتان کەین و کۆنمرەکان بە ئێوەی خۆشەویست بناسێنین. ئێستا دەستەکەین بە پێشکەشکردنی بەشەکانی کۆلێژی ئەندازیاری لە زانکۆی سەلاحەددین. کۆلێژی ئەندازیاری بەشی تەلارسازی کە بەشێکە زۆربەی قوتابیان ئاواتی پێخوازن بەشێکی زۆریش باشە. زانکۆڵاینی پارێزگا 96.76 و گشتیەکەی 97.44. پارالێلی پارێزگا 95.847 و گشتیەکەی 96.5. دووەم بەش بریتیە لە بەشی پرۆگرامسازی یاخود ئینفۆرماتیک. زانکۆڵاینی پارێزگا 96.543 و گشتیەکەی بریتیە لە 97.6 و پارالێلی پارێزگا بریتیە لە 95.555 و گشتیەکەی 96.96. بەشی شارستانی 94.28 زانکۆڵاینی پارێزگایە و 95.867 گشتی زانکۆڵاین و پارالێلی پارێزگا 93 گشتێکەی 95.2. بەشی کیمیا و پترۆکیمیا 92.24 زانکۆڵاینی پارێزگایە و 94.9 گشتیەکەی و هەروەها پارالێلی پارێزگا 89.188 و گشتیەکەی 91. ئەندازیاری فڕۆکەوانی ئەم بەشە ئەلبەتە حەزەکەم ڕوونکردنەوەیکی لەسەر بدەم ئەویش بریتیە لەوەی ئەو 4 ساڵێک کە ئەخوێنیت هەمووی پارالێلە واتە بە پارە ئەبێ بخوێنیت و پێویستیشە بەڕێزت پارە بدەیت 2 ساڵ لە هەولێر لە زانکۆی سەلاحەددین بەشە با بڵێن تیۆریەکانی خوێنیت نەزەریەکەی خوێنیت 2 ساڵیش لە ئۆکرانیا بەشی عملیەکەی لەسەر ئیشوکاری فڕۆکەوانی و فڕۆکە جێبەجێیەکەیت و ئیشوکارەکان و خوێندنەکەت لەوێ ئەبێت ئەگەر هەڵە نەبن ساڵانە 40 وەرەقە بە 45 وەرەقەی ئەوێت. ئەندازیاری فڕۆکەوانی بۆ پارێزگا زانکۆڵاین 92.8 و هەتا کۆتایی بە هەمان کۆنمرە چونکە وەکوتمان ئەو بەشە چونکە هەمووی پارالێلە چ زانکۆڵاین بی و چ ئەوە بیت تۆ پارەی خۆت هەر ئەدەی لەبەر ئەوە هەر هەمووی 92.8 و تا کۆتایی. بەشی کارەبا 90.067 زانکۆڵاینی پارێزگایە و 94.96 بریتیە لە گشتی زانکۆڵاینەکەی و بەشی کارەبا پارالێل بۆ پارێزگا 88.167 و 89.247 گشتەکەیەتی. بەشی میکانیک و میگاترۆنیک 88.667 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەشی 94.767 و پارالێلی پارێزگا 86.12 و گشتێکەی 90.567. بەشی ڕووپێوان جیۆماتیک یا بە عەرەبی پێوترێت مەساح 87.4 زانکۆڵاینی پارێزگایە و 88.933 گشتەکەیەتی. 84.7 پارالێلی پارێزگایە و 87.28 گشتەکەیەتی. کۆتا بەش لە کۆلێژی ئەندازیاری زانکۆی سەلاحەددین بریتیە لە سەرچاوەکانی ئاو کە 85.04 زانکۆڵاینی پارێزگایە و 90.233 بریتیە لە گشتەکەی. 82.6 پارالێلی پارێزگایە و 89.6 پارالێلی گشتیە. باشە؟ سپاس بۆ لایک و کۆمنتەکانتان، سپاس بۆ سەبسکرایبکردنی کەناڵەکەمان، دەستان خۆش بێت. ئێستا کۆلێژی دووەم کە باسێکەین بریتیە لە کۆلێژی زانست لە زانکۆی سەلاحەددین کە بەشەکانی بریتین لە بایۆلۆجی پزیشکی 94.157 زانکۆڵاینی پارێزگایە و
گشتێکەی 95.667 پارالێلی پارێزگا 92 وە گشتێکەی 93.2 ڕوونکردنەوەیکی بچووک لەسەر بایۆلۆزی پزیشکی یا جیاوازی لەگە بایۆلۆزی گشتی بە شێوازێکی گشتی بایۆلۆزی خوێندرێت بەڵام بایۆلۆزی پزیشکی بەشێکە لە بایۆلۆزی گشتی جیاکراوەتەوە وەکو لاحەیەکی پزیشکی بۆ ئەوەی لە ڕووی تاقیگەکانەوە لە ڕووی شیکاریەوە ئیشی لەسەر بکرێت و زۆر جا پرسیاری ئەواکرێ ئایا گەر من بایۆلۆزی پزیشکیم تەواو کرد و ویستم مختبەردا بنەم بۆ ئیجازەکەی پێویستم بە کەسێکی خەریجی کیمیا ئەبێت لە هەمان کۆلێژە ئەڵین بەڵێ چکە بەڕێزت ئەگەر مختبەردا بنیت تەنها ئەتوانیت ئەو پشکنینە بایۆلۆجیانە بکەی کە تایبەتە بە جسمی ئینسانەوە بەڵام ناتوانانی فحوساتە کیمیایەکانیان بۆ بکەی پشکنینە کیمیایەکانیان بۆ بکەی لەبەرچی چونکە اختصاصی بەڕێزت نییە تۆ ناونیشانت بایۆلۆجی پزیشکیە بەڵام پێویستت بەوەیە بەشێکی کیمیایی کەسێکی ڤایرۆلۆجی یان پاراسایتۆلۆجی تا ڕادەیەک لەگەڵ تابن بۆ ئەوەی بتوانێت مختبەرەکەت با بڵێن تاقیگەکەت کە دادناوە گشت گیرتر بێ و بتوانی هەموو فحوسات و هەموو جۆرەکانی تیا دروست بکەیت لە پاش ئەو بایۆلۆزی گشتی 92.865 زانکۆڵاینی پارێزگایە و 94.3 گشتیە بۆ پارالێلی پارێزگا 88.86 و گشتێکەی بریتە لە 92.6 کۆلێژی زانست بەشی کیمیا 88.72 زانکۆڵاینی پارێزگا 92.5 گشتیە و پارالێلی پارێزگا 86.023 و گشتێکەی بریتە لە 88.8 وەکووتمان بەشی کیمیاش ئەتوانێت تاقیگە بۆ خۆی دابنا کێشەی نییە بەڵام تەنها ئەتوانێت فحوساتە کیمیاویەکان بکات واتە بە بایۆلۆزی پزیشکی و بە بەشی کیمیا ئەتوانن تەواوکەری یەکتر بن بۆ ئەوەی بتوانن تاقیگەیەکی فراوانتر و گشتگیرتردا بنن تاوەکو بتوانن فحوساتەکان 190 بکەن بەبێ ئەوەی کێشیان بۆ دروست ببێت فیزیا ئەویش کراوە بە فیزیای پزیشکی و فیزیای گشتی و با بڵێن زیاتر کراوە بە 3 بەشەوە کە ئیشەڵاگەین پێی فیزیای پزیشکی 88.9 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی بریتە لە 94.4 85.4 پارالێلی پارێزگایە و 87 گشتێکەیەتی بەشی کۆمپیوتەر تەکنەلۆجیای زانیاری واتە IT کۆلێژی زانست بەشی کۆمپیوتەر تەکنەلۆجیای زانیاری IT 88.46 بریتە لە زانکۆڵاینی پارێزگا و 94.1 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 85.62 و گشتێکی 89.667 بەشی کۆمپیوتەر زانستەکانی کۆمپیوتەر 86.888 زانکۆڵاینی پارێزگایە و 88.9 گشتێکەیەتی 84.033 بریتە لە پارالێلی پارێزگا و گشتێکەی 85.3 فیزیای گشتی 79.103 زانکۆڵاینی پارێزگا 84.4 گشتی و 75.813 پارالێلی پارێزگا و گشتێکەی 78.4 فیزیای گەیاندن 74.9 زانکۆڵاینی پارێزگایە و 79.6 گشتێکەیەتی 72 بریتە لە پارالێلی پارێزگا و 81.1 بریتە لە پارالێل گشتەکەی زانستەکانی زەوی و نەوت 73.2 زانکۆڵاینی پارێزگایە و 83.121 گشتەکەیەتی 67 پارالێلی پارێزگایە و 73.124 گشتەکەیەتی بەشی ماتماتیک 68.4 زانکۆڵاینی پارێزگایە و گشتەکەی 78.9 62.42 پارالێلی پارێزگایە و 7.1 گشتەکەیەتی کۆتا بەش کە بریتە لە زانست و تەندروستی ژینگە 67.937 زانکۆڵاینی پارێزگایە و 75.508 گشتەکەیەتی 62.27 پارالێلی پارێزگایە و گشتەکەی 69.283
کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری بەشی کارجێڕی کار زانکۆڵاینی پارێزگا 75 گشتێکەی 80.4 پارالێلی پارێزگا 68.681 گشتێکەی 73.831 ئێوارانی پارێزگا 62.565 وە گشتێکەی 75.6 بەڕێوەبردن و ئابووری واتە ئیدارە اقتصاد بەشی ئابووری 72.4 زانکۆڵاینی پارێزگایە و 80.3 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 66 وە گشتێکەی 74.1 ئێوارانی پارێزگا 58.5 بۆ پارێزگایە و گشتێکەشی 63.9 بەشی ژمێریاری 69.805 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی بریتە لە 76.3 پارالێلی پارێزگا 65.231 و گشتێکەی 69.8 زانستی دارایی و بانک 65.458 زانکۆڵاینی پارێزگایە و وە گشتێکەی 69.614 پارالێلی پارێزگا 62.9 وە گشتێکەی 65.1 کارجێڕی ڕێکخراوی گەشتیاریەکان زانکۆڵاینی پارێزگا 61 وە گشتێکەی 67 پارالێلی پارێزگا 57 وە گشتێکەی 61.6 ئێوارانی پارێزگا 60 وە گشتێکەشی بە هەمان شێوە 60 کۆتا بەش لە کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری واتە ئیدارە اقتصاد بریتە لە بەشی ئامار ئیحسا کە 62.2 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 68.3 پارالێلی پارێزگا 58.53 و گشتێکەی 6.923 لایک و سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە تاوەکو ئەوانیش سوودی لێ ببینن ئێستا دێنە سەر کۆلێژی ئاداب لە زانکۆی سەلاحەدین کە بەشەکانی بریتین لە بەشی مێژوو پارێزگا 72.296 گشتێکەی 77.2 و پارالێلی پارێزگا 65.9 گشتێکەی 7 ئێوارانی پارێزگا 6.405 وە گشتێکەی 61.6 کۆلێژی ئاداب بەشی شوێنەوار 65.4 بریتە لە زانکۆڵاینی پارێزگا و 69.9 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 59.612 و گشتێکەی 66 بەشی دەروون ناسی 66.01 زانکۆڵاینی پارێزگا و گشتێکەی 74.2 پارالێلی پارێزگا 63.6 و گشتێکەی 68.2 ئێوارانی پارێزگا 57.339 وە گشتێکەی 65.238 بەشی ڕاگەیاندن 66.142 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 72.8 پارالێلی پارێزگا 62.6 و گشتێکەی 69 و ئێوارانی پارێزگا 57.4 و گشتێکەی 65.4 بەشی جوگرافیا 71.2 زانکۆڵاینی پارێزگا وە گشتێکەی 77.7 و پارالێلی پارێزگا 66.1 و گشتێکەی 72.1 ئێوارانی پارێزگا 58.15 و گشتێکەی 63.3 کۆلێژی ئاداب بەشی کۆمەڵناسی 62.2 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 67.4 پارالێلی پارێزگا 6.2 و گشتێکەی 62.6 و ئێوارانی پارێزگا 57.2 و گشتێکەی 59.8 کۆلێژی ئاداب بەشی کاری کۆمەڵایەتی 6.827 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 66.5 و پارالێلی پارێزگا 59.8 و گشتێکەی 66.266 ئێوارانی پارێزگا 66.9 و گشتێکەی 58.445 کۆتا بەش لە کۆلێژی ئاداب زانکۆی سەلاحەدین بەشی فەلسەفەیە 61.4 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 65.2 57.8
پارالێلی پارێزگایە و گشتێکەی 61.4. خۆشەویستانم، ئەلبەتە لەبەر دوور و درێژی ڤیدۆکانمان حەز ناکەین ئێوەی بەڕێزیش بێزار ببن لێمان. هەوڵە دەین زانکۆی سلاحەدین لە 2 ڤیدۆیە بۆ ئەوەی خۆشەویست بەخش بکەین تاوەکو ئێوەش بتوانن بە ئاسوودەییتر گوێ لێ بگرن و بیبین و زیاتر لە بابەتەکان تێبگەن. بۆیە هەوڵە دەین لە بەشی دووەمە بەشەکانی تری یا کۆلێژەکانی تر و بەشەکانی تری زانکۆی سلاحەدین بۆ ئەوەی خۆشەویست ڕوون بکەینەوە. بۆیە چاوەڕێ بن لە بەشی دووەم بۆ تەواوکردنی ڤیدۆکەمان. لە کۆتایی ئەم ڤیدۆیەدا پێتان ئەڵێین لایک سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن، لە هەمووشی گرنگتر زەنگوڵەکە لە یاد مەکەن، چونکە هەر کاتێ ڤیدۆمان هات ئاگادارتان ئەکاتەوە کە ڤیدۆی نوێی ئێمە لە یوتیوبە دابەزیوە. هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە هەر پرسیارێک، هەر تێبینیەک، هەر شتێک کە لی حاڵی نەبوون با لە ڕێگەی کەناڵەکەمانەوە چ لە ئینستاگرام چ لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە یوتیوبە لە خزمەتتان نابین وەڵامی پرسیارەکانتانە دەینەوە بۆ ئەوەی بتوانین زۆرترین سوود و ئیسفادە بە خۆشەویست بگەێنین. هیوامان سەرکەوتنتانە، ئەتان بینینەوە ئینشاڵڵا.